يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەسەری ساڵی کۆچی داین. ساڵی کۆچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هیجرەتی لە شاری مەککەوە بۆ شاری مەدینەی پرشنگدار. سوپاس بۆ خوای پەروەردگار، سەری ساڵی کۆچی ئەم ساڵمان دڵخۆشی کردین زیاتر بەوەی کە ئێستا لە وتاری جومعەدا ڕوبەڕوو بە خزمەت جەنابتان و موسڵمانان و بیرانان و بیسەران گەیشتینەوە. هەرچەند لە ڕێی پەیجی مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە دانەبڕابووین لە یەکە بە یەکەی جەنابتان، بەڵام وجود لە ناو مزگەوت و ماڵی خوا و بینینی ڕوخساری نورینی جەنابتان و ئیمانداران و خواناسان لەزەت و تام و چێژی تایبەتی خۆی هەیە. یا ڕەبی خوایە هەزاران جار سوپاس بۆ تۆ کە ئەم جارش بە ماڵەکەت شاد بووینەوە. خوایە دەرگای ڕەحمەتی زیاترمان لێ بکەیتەوە، ئەم ئافەت و نەخۆشی و بەڵایە لە ناوماندا بڕواتە دەرەوە و جارش کە مزگەوت و ماڵەکانی خوا بازاڕ و شوێنی مەعیشەتماندا نەخرێ. ومێدەوارم کە ئینشاءالله ساڵی کۆچی ئەم ساڵ گەشتبینی و خۆشیمان بۆ بێنێ. وتارەکەم بە ناونیشانی ساڵی کۆچیمان ساڵی گەشتبینیە. هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە بریتی نییە لە ڕووداوێکی چیرۆک ئامێز. لە سیرەدا بیخوێنیەوەیان سێری فیلمێکەکەی وا بزانی کە ڕووداوێک چیرۆکێک ڕوویداوە، بەڵکو ساڵی ئاینیمانە، مێژووی ئیسلامیمان بریتە لە ساڵیادی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو ساڵیادەش بەڕاستی من ئەوەی کە خوێندنەوەم بۆ کردووە لە قورئاندا وتاری ئەم ساڵی لەسەر پێشکەشکەین، خوای گەورە نیشانمان دەدا ئیسلامی ئێمە دینی گەشتبینیە. ئێستا ئێمە لە کوردستاندا و جیهان بە شێوەیەکی گشتی خۆشەویستان بەڕاستی لە مەئساتدایە. بەڕاستی من جەنابەت هەر یەکێک لە بەڕێستان کە سەری دەموچاوی خەڵک دەکەی، بەڕاستی نەبوونی، بێموچەیی، بێدەرەتانی، بۆ زۆر خەڵک کرێچێتی، ژیانێکی ناڕەحەت، نەخۆشی کە خۆت نەخۆشنی نەخۆش لە ماڵتا هەیە، کە خۆت هەژارنی هەژارێک دەبینی، ئەگەر ویژدان لە دڵ تا هەبێ وەڵڵاهی ئەو پارۆنانە نازانی چۆن قوتی ئەدەی، چۆن ئەو هەموو چاو بە فرمێسکە، ئەو هەموو گیرفان خاڵیە، ئەو وەزعی سیاسی ناکۆکی ناوخۆیە هەمووی ناڕەحەتمان دەکا. بەڵام ئایا ئەو ناڕەحەتیانە بێنین لە ناو دڵمانە خۆمانی پێ بکوژین؟ نە. ساڵی کۆچی بەوە دەست پێ دەکا موسڵمان گەشتبین بە دەرگای ڕەحمەتی خوا زۆر فراوانە. مادام ئەهلی قیبلەی ڕوت کردوتە ماڵی خۆ بەرەو قیبلە دانیشتووی، ئینشاءالله دایمە دڵت گەشت بێ. دەچینە خزمەت قورئانی پیرۆز سوورەتی ئەتتەوبە ئایەتی 40 وەردەگرین کە هەموو ساڵە هەمومان لە هەموو تیڤیەکانەوە لە هەموو سۆشیال میدیاکانەوە کە ئیسلامەتی بڵاو دەکەنەوە، لای هەموو مامۆستایانی بەڕێزی ئاینی کە وتاری جومعە پێشکەش دەکەن، هەموو ساڵێ ئەم ئاەتەمان لەسەری ساڵی کۆچیدا بۆ دەخوێنرێتەوە. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. هەمومان ئەو ئاەتەمان بیستۆ لەبەرمان کردووە. ئەوە سەری ساڵی کۆچی ئەوە دروشمەکەیەتی. بەڵام با ئێمە کە لە قورئان وردبووینەوە زۆر بە قوڵی پێدا بڕۆین و دەرس و عیبرەتی بۆ ئەمڕۆ لێوەرگرین، بۆ ئەمڕۆی ژیانی منی موسڵمان و تۆی بەڕێز، تۆی بیسەر و بینەر، خوشکان و برایانی ئیمانداری ئێمە ئەمڕۆ چی لە هیجرەتی پێغەمبەر فێربین. ئەو واقعە بێنە بەرچاوی خۆت 1442 ساڵ لەمەوبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەتیس کراوە خۆی و ئاینەکەی و موسڵمانان لە شاری مەککەدا. 13 ساڵی ڕەبەقە دەچەوسێندرێنەوە، ناهێڵن هەوایەکی ئازادی هەڵمژن، عیبادەتێک بۆ خوا بکەن بە ئازادی و لە پەنا کەعبەدا سوزدە بۆ ئەڵڵا بەرن و بڵێن ئەڵڵاه ئەحەد، تاکو تەنهایە و خوا شەریکی نییە. ئالەو کاتەدا
کافرەکان زۆر بۆ پێغەمبەر دێنن صلی الله عليه وسلم کە ئیتر مەککە وشک بووە، ئەم دینە هیچی تر لێرە گەشە ناکە، ئەم دینە پەیامەکانی پێویستە بگوازرێتەوە. دوای چەندین قۆناغ کە کاتی خۆی من بە کتێب نووسیمەوە بڵاو کراوەتەوە، هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگاتە سەر بینینی خەڵکی مەدینە. لەو کاتەدا خوای پەروەردگار ئەو دیمەنەمان بۆ تۆمار دەکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکرا لە غاری ثەوران لەو قڵشی شاخی ثەوردان، لەو کاتەدا خوا دەفەرمێ ئەگەر هیچ کەسێک لەم سەر زەویەدا دیفاع لە محەممەد المستەفا نەکا، هیچ کەس منەت بەسەر ئیسلامدا نەکا، هیچ مامۆستایەکی ئاینی نەڵێ ئەگەر من نەبم دینی خوا ناگا، ئەگەر تۆی مسلمان نەبی ئیسلام کۆتایی پێدێ، ئەگەر من شوێنکەوتی محەممەدی مستەفا نەبم ئیسلامەتی تەواو بوو. خوا دەفەرمێ هیچ کەس منەت بەسەر ئیسلامدا نەکا. بیر بکەنەوە کاتێک کەوا پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم یەک کەسی لەگەڵدایە کە هاوڕێکەیەتی ئەبوو بەکرا لە کوێدان لە ناو غاری ثەوردان. جا قورئان سەیری وشەکان کەن، سێ جار وشەی ئیذ هاتووە، باسی سێ مەوقیفە، سێ جار وشەی ئیذ هاتووە. ئیذ ئەخرەجەه الذین کەفەڕوا ئیذ هما فی الغار ئیذ یەقول لصاحبه. سێ ئیذ لە یەک ئاەتە هاتووە، واتە سێ حاڵەت. خوا دەفەرمێ سێ جار سەرکەوتنمان بە محەممەد بەخشی لەم سێ حاڵەتەدا لە یەک ئاەتە. ئەویش ئیذ ئەخرەجەه الذین کەفەڕوا، ئەو کاتەی کافرەکان لە مەککە دەریان کرد، ئەو کاتی کافرەکان دەریان کرد، دەرکردن ناچاری دەرکردنیان کرد، ویستیان بڕواتە دەرەوە، دەبێ بڕۆی ئەی محەممەد مەککە بەجێبێڵی، ناچار کرا، دینی خوا هیچ کە لێرە گەشە ناکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵمەحزون بوو، فرمێسک بە چاویا دەهاتە خوارەوە. ئاخر ئەوە 40 ساڵە، ئەوە 53 ساڵە لەم شوێنەدا دەژی، تەمەنی 53 ساڵی لە مەککەدا بەسەر بردووە، شوێنی لەدایکبوونی، گوڕوگاڵی، گەورەبوونی، تێگەیشتنی، پێگەیشتنی، یادگاریەکانی، بیرەوەریەکانی، کار و کەسابەتی، شوێنی خات و خەدیجەی هاوسەری، ئەبوو تالیبی مامی، مامەکانی، خزمەکانی. بەڕاستی مەئساتە بەجێهێشتنی نیشتیمان، غوربەت زۆر ناڕەحەتە. لەو کاتەدا خوای گەورە دڵخۆشی دایەوە، فەرمی ڕۆژە دەگێڕینەوە بۆ مەککە، خوا دڵی دایەوە بە قورئان. لەو کاتەدا قورئان دەفەرمێ ئەو دەرکردنە بۆ تۆ سەرکەوتنە. ئیذ ئەخرەجەه الذین کەفەڕوا، کافرەکان تۆیان ناچار بە شار بە دەرکردن کرد، دەریان کردی، نیشتیمانی خۆتیان پێ بەجێهێشتی، بەڵام ئەوە بۆ تۆ سەرکەوتنە. ئەوە بوو 10 ساڵ دوای ئەو پێغەمبەری خوا بەسەر بەرزێەوە هاتەوە ناو شاری مەدینە، ناو شاری مەککە و فەتحی مەککە کرا. کەواتە زۆر جار خۆشەویستم تۆ لە کارەکەت دەردەکرێی، وەزیفەکەت لەدەست دەدەی، سەرمایەکەت لەدەست دەدەی، لە خۆشەویستەکەت دادەبڕێی. واللهی پشت بەخوا ببەستە، چاوەڕێ بە لە پشتی ئەمەوە خێرێک هەیە. ئەگەر ئەو هیجرەتە نەبوایە قەت دین ئەو شەوکەتەی نەدەبوو. سەرەتای سەرکەوتنی ئیسلام لێرەوە دەستی پێکرد. بۆیە ئەو وەختەی کە زۆر دڵناڕەحەت بووی، وا دزانی لە هەموو خۆشەویستەکانت دابڕای، گەشتبین بە ئیلا خۆشیەک لە دوای ئەو ناڕەحەتیەوە هەردێ. پێغەمبەری خوا دوای ئەوە کەوتە چ خۆشیەکەوە و لە چ ناڕەحەتێک ڕزگاری بوو. موقعی دوم ئیذ هما فی الغار، کاتێک لە غارەکەدا بوون. جا سەیری بەڕێزان قورئان کە نافەرمێ ئیذ هما فی الکەهفی، کەهف لە قورئانە جیاوازە لەگەڵ غار. غار بە قڵشی شاخێک دەڵێن کە زۆر بچووکە، هەر ئەوە بکەی دەیبینی، بەڵام کەهف ئەشکەوتێکی گەورەیە. لە ئەصحاب الکەهفە فتیەتون ئامنوا بچوونە کەهفەکەوە، واتە ئەشکەوتێکی گەورە بوو، مەجای خۆشاردنەوەی تێدا هەبوو. سا لە کوردستان ئەشکەوتی وا هەیە بڕۆیتە ناوە نادۆزرێتەوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەچوو لە ئەشکەوتێکا بێ، ئەشکەوتێکی قوڵ و درێژ و ئەم سەری تەسک بێ و ئەو سەری فراوان بێ و سوچ و پەنای هەبێ، هەر غارێک بوو. قورئان باسی کەهفی نەکرد، باسی غاری کرد لە قڵشی شاخێکە. بەردەکەوەی کە چوونە حەج و عومرە بینیوتانە، یان لە تەلەڤیزیۆنە لە ڕاگەیاندنا بینیوتانە، قڵشی شاخێکە. لەم هەموو سەر زەوێ پێغەمبەری خوا جێینەوەتەوە، لە قڵشی شاخێکایە، دوژمن تەواو هەمووی تەنیوە، خەڵاتی 100 حوشتر تا 200 حوشتری داناوە، هەر کەسێ بە زیندوی یان بە مردووی بیگرێ. هەموو شمشێر بەدەست و بەغیرەتەکان لە تاوی ئەو هەموو تموحا 100 حوشتری سووری عەرەبی دانراوە، هەر کەسێ محەممەد بە زیندوی یان بە مردووی بگرێ. لە هیچ شوێنێکە جێی نەبووەتەوە، لە قڵشی شاخێکایە. شوێن پێ هەڵگرەکە ڕۆیشتووە،
شوێن پێی هەڵگر هەبووە لە زمانی عەرەبا و لە کوردیشا هەبووە بە شوێن قاچا ڕۆیشتووە ڕۆیشت چووە سەر شوێنی دەمی ئەشکەوتەکە ئەو غارە ئەو قڵشی شاخە کابرا وتی واللهی ئەمە شوێن پێیەکەی محەممەدە چۆن کەعبەم بینیوە بەردەکەی مەقامی ئیبراهیم شوێن پێی ئیبراهیمی لێیە یەقینتان هەیە و بە چاو بینیوتانە واللهی ئەمە شوێن پێکەی محەممەدە ئەمە شوێن پێ یان ئەبوو بەکرە یان کوڕەکەیەتی هیچ گومانتان نەبێ حتا ئەم شوێنە هاتون لەم شوێنە یان ئاسمان هەڵی دووشیون یان بە زەویدا چوونە خوارەوە بۆ هیچ شوێنێککە نەڕۆیشتون چوو بوونە ڕێک بەردەمی قڵشی شاخەکە وتی لەم شوێنەدا کۆتایان پێاتەوە بەڵام هیچ نابینم نازان بۆ شوێکە چۆ بن خوای پەروەردگار فەرمووی سەرکەوتنمان پێبەخشی بەس ئەوە چاویان نەوی بکردایە پێغەمبەری خۆیان دەبینی چونکە لە تەفسیرەکانە دەفەرمێ یەکێکیان چوو لەو کافرانە دەست بە ئاو بگەیەنێ ڕووی کردە پێغەمبەری خۆ ئەبوو بەکر و عەورەتی دەرکەوت یعنی پێغەمبەری خۆ سەڵام فەرمووی ئەبوو بەکر نامان بینن ئەگەر بیان بینینایە ئێستا و کابرای ئەوە بە ئاسانی دەستی باوە نەدەگەاند و ڕووی نەداهات ئاوادا بنیشێ بەس سەریان نەوی بکردایە ئیذ هوما فی الغار لەناو قڵشی زەوی شاخێکا بوون لەم هەموو سەر زەویان لێ تەنگ بووبەوە جەنابی شڵڕەم بێ جاری وایە ئەم سەر زەویە خەریکە لە خۆت ناگرێ شوێنێک پەنایەک شت نابەی هەر مەویز مەبە لە ڕەحمەتی خوا سێم موقف ئیذ یەقول لصاحبه لەو کاتەدا ئیمامی ئەبوو بەکر کە ئەوانەی دەبینی وا قسە دەکەن وە لە بەردەمیانان کابرا سوێن دەخوا دەڵێ وەڵڵی ئەمە شوێن پێکانیانە حتا ئەم شوێنە هاتوون ئەم شوێنیان لێ بگەڕێن لەم شوێنە نەچوونە دەرەوە لەو کاتەدا ئیمامی ئەبوو بەکر بەڕاستی لە تاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمبار بوو مەحزون بوو وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو نظر أحدهم تحت قدميه لرآنا سن بەخوا یەکێک لەوانە بەس سەیری بەرپێی خۆی کات چاوی لێمان دەبێت بەس ئەوە سەر نەویکە پێغەمبەری خوا دەیتوانی وڵامداتەوە لەن یەڕەونا کاکە نامان بینن بەڵام نە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا قسەکەی تۆمار دەکا ئیذ یەقول لصاحبه بە هاوڕێ خۆشەویستەکەی وت لا تحزن خەمبار مەبە خەفەت مەخۆ إن الله معنا ئێمە خوامان لەگەڵە هەر یەک دۆز ئەبوو بەکر خۆت خەفەتبار مەکە حزن و خەمبار و لە دڵن نەکە إن الله معنا چونکە ئێمە بە دڵنیاییەوە خوامان لەگەڵە مادەم تۆ خواناسی ئەزیزم برای ئیماندارم خوشکی مسڵمانم چەندە ناڕەحەت بی چەندە ناحەزت هەبێ ناحەزەکان دەوریان دابی بێنانت کەن بێ ئاوت کەن بێ هاوسەرت کەن لانە لێ تێکدەن دوژمنت زۆر بێ خەڵک بێوێ ئازارت بدا هەموو دنیا لێ تەنگ ببێت لە قڵشی شاخێکابی هێشتا مەحزون مەبە هێشتا مەهێڵە خەفەتەکە بگاتە ناو دڵت و دڵت بخوا بڵێ ئین الله معنا من ئەڵڵام هەیە ئێمە خوامان لەگەڵە سبحان الله خوای پەروەردگار هەموو نەخشەی کافرەکانی پوچەڵ کردەوە خۆیان سوێندیان دەخوار وەڵڵا ئەم شوێنە قەت بە حیاتی زەلام نەچۆتە ناویەوە ئەها کۆتر هێلکەی لێ کردووە و جاڵجاڵەکەی هێلانی لێ تەنیوە و بابەگە کەسێک هاتە ئێرەکان ئەو جاڵجاڵەکەی چی دەکرد لێرە ئەو کۆتر چۆن هێلکەی دەکرد لێرە هەر خۆیان یەکتریان هان دەدا کە محەممەد لەم شوێنەدا نەبووە ئێمە بە هەڵە هاتوونی لێرە لێ دەگەڕین خوای گەورە پاراستی بۆیە ساڵی کۆچیمان بەڕاستی ساڵی گەشببینیە ئیمامی ابن القیم جوزی ڕەحمەتی خوای لێ بەدەفەرمێ لم يأتي الحزن في القرآن إلا منهيا عنه وشي خم خفته حزن خمنا وضل لقرآن أخوال لهمش هنا كان نهي ليكردوا لأنه لا مصلحة للقلب فيه چونك قد ضل الصود لخمنا بينه وهو أحب شيء إلى الشيطان لهمش تيك زياتر كشيطان بيد الخوش دبي سيدي دلي إيمان دار كحزني تدعي خمبارة ئەو وەختەی دڵت پڕ لە خەم و پەژارەیە و دنیا لەبەر چاوت تاریک بووە شەیطان لە هەموو کاتێ زیاتر خۆشحاڵ دەبێت بە تۆ زیاتر هانت دەدا بۆ خراپە بۆیە عەرزم کردن ئێستا ئێمە لە بارودۆخێکی زۆر نەخوازرۆنا و ناڕەحەت داین بە هەمومانەوە بەڵام بە ئومێدی خوا ساڵی سەرەتای کۆچیمان دەبێتە ساڵی گەشببینیمان إن الله معنا ئێمە خوامان هەیە بەڕێزینە ئێمە ڕوومان لە خوایە ئێمە ڕوومان لە قیبلەیە ئێمە ئاهلی دەستنوێژ و قورئانین ئینشاء الله ناهێڵین حزم بکاتە دڵمان زانایان وتویانە دوژمن ئەو کاتە تێکت دەشکێنێ کە توانی ورەت دابەزێنێ لە جەنگا لە ئابووریدا لە بواری سیاسیدا لە هەموو کۆمەڵایەتیدا ئەو کەسەی ناحەستا ئەو وەختە تێکت دەشکێنێ کە توانی بگاتە دڵت کە ورە لە دڵتا دابەزێنێ
حتى ئەو نەخۆشی کۆڕۆنا و شتا ئینسانە لاوازەکان ئەوانەی کەوا بەڕاستی یعنی زەندەقیان چۆ خۆپارێزی تەواویش دەکەن هێشتاکانە هەر دەترسن ورە لێ دەست دەدەن یەکسەر ڤایرۆسیش بەوانە زۆر دەوێرێ کە خۆپارێزیت کرد خۆت پاراز دەمامەکرد بەکارهێنا دەستکێشت بەکارهێنا دوورکەوتیەوە لە شوێنی خەڵەواڵق بۆ شوێنی پێویست نەبێت لە ماڵی خوادا وەکو بەڕێستان ئاوا بە جوانی و بە تەندروستی دانیشتی ئەوەندە گەشبین بە ورەت بەهێز بێ ڤایرۆسیش زەوتی تۆ ناکە دوژمن هەر دوژمنێک بێ ئەو کاتە تێکت دەشکێنێ کە گەیشتە ناو دڵت و ورەی تۆی دابەزان بۆیە ئێمە لە ئیسلامدا هاندراوین زاناکانمان فێریان کردوین داوا مەکە بڵێ خوایە سەبرم پێ ببەخشی ئاخر چی لە سەبر گەورەتر هەیە سەبر کلیلی دەرگای کردنەوەی خێرە بەڵام کە دوعات کرد بەڕێزم مەڵێ خوایە سەبرم بدەیتێ خۆ گوشەیەکی جوانە بۆ مەڵێ خوایە سەبرم بدەیتێ خوایە ئارامیم پێ ببەخشی چونکە ئارامی و سەبر لە دوای موسیبەتەوە دێ لە دوای ناڕەحەتیەوە دێ کە تۆ خۆتی بۆ بگری نە کە دوعات کرد بڵێ یا ڕەبی خوایە خۆشیم پێ ببەخشی خوایە هەمیشە دڵخۆشم کەی ئێمە دوو ئاەتمان لە قورئاندا هەیە من زۆر جار لە خزمەت مامۆستایاندا کە بۆ خۆمان لێرە جومعەمان نەبوو مەسافەیەکی پێشووتر دەچوومە هەر جای دەچوومە مزگەوتێک سێ چوار جارم ئاگا لێ بوو مامۆستای بەڕێز دەیگوت با بەم دوعایە بڵێن ڕەبەنا ئەفریغ عەلەینا سەبرا وتەوەفەنا موسلیمین خۆمە دوعایەکی قورئانی جوانە بەڵام ئەمە مەخوێنە مەڵێ خوایە سەبرم بدەیتێ چونکە سەبر کاتێک دێ کە موسیبەتێک ڕوویدا یعنی دڵنیا بە موسیبەتێک ڕووت تێ دەکا کە داوای ئارامی لە خوا دەکەی بەڵکو بە پێچەوانەوە بڵێ ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنە وفي الآخرة حسنة وقنا عذاب النار هەمیشە بە ئەمە دوعات بێ یا ڕەبی خوا دایمە چاوەڕێم ئیلا تووشی خۆشی بم هەمیشە هەموو ڕۆژە بەیانی لەخەو هەڵدەستم چاوەڕێی خێر بە چاوەڕێی خۆشی بە چاوەڕێی لەش ساغی بە چاوەڕێی تەندروستی باش بە چاوەڕێی منداڵەکان ساڵح بن ژنەکەت ساڵحە بێ هاوسەرەکەت باش بێ هەر لە بەیانی کە ڕۆژت کردەوە بڵێ خوایە چاکەم لە تۆ دەوێ خوایە ئەمڕۆ چاوەڕێ نیم تووشی بەڵا بم ئیلا چاکە و خۆشیم لە تۆ دەوێ خوایە لە قیامەتی شاد دایمە داوای ڕەحم و بەزەیی تۆ دەکەم خوایە لە ئاگر بمپارێزە خۆم ئامادە نەکردەوە بۆ دۆزە خوایە تۆ بمپارێزە اللهم إني أسألك العفو والعافية ئاوا داوا لە خوا بکە بڵێ یا ڕەبی خوایە لێبوردنی تۆم دەوێ خوایە نامەوێت بە گوناهەکانم بمسووتێنی خوایە دەزانم تۆ لێبوردەی خوایە لێم ببوورە بڵێ یا ڕەبی خوایە لەش ساغم کە خوایە تەندروستم کە خوایە دەوڵەمەندم کە خوایە لە هەژاری بمپارێزە هەمەڵێ خوایە سەبرێکم دەیتێ تەحەمولی ئەو هەموو ئازارە بکەم چونکە ئەوە دڵنیا بە ئازارت بۆ دێ چی داوا بکەی ئەوە دێتە ڕێ گەشبین بە ئیزنی خوای گەورە گەشید بەسەرا دێ بەڵێ ساڵی کۆچی خۆشەویستان دەرگای ڕەحمەت کرایەوە لە مەککەدا جڵە و بەدەست نەیاران بوو قۆناغێکی پڕ میحنەت بوو دووەم قۆناغ کە هیجرەت بوو تەکان و هەوڵ و هیممەت بوو بۆ ئازادی بانگەواز و چەسپاندنی شەریعەت بوو بۆ بنیادنانی مزگەوت و برایەتی و بۆ نووسینەوەی دەستور و دامەزراندنی دەوڵەت بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەو هەموو میحنەتەی کە هاوڵانی شەهید کران کە خۆی لە تائیفا بەرباران کرا لەلایەن گەوج و نەزانەکانەوە کاتێک کە هیچ شوێنێک نەبوو پێشوازی لێ بکە دەرگای مەدینەی بۆ کرایەوە ئالەو کاتەدا شەریعەتی ئیسلام چەسبە دەوڵەت دامەزرا جا هەر کەسێک کە دڵسۆزی نەتەوەکەیەتی هەر کەسێک حەز دەکات حکومەتی خۆی هەبێ حەز دەکات سەربەخۆ بێ ژێردەستەی گەلانی تر نەبێ ئەگەر کەسێک ئیدعای ئەمە دەکا پێویستە ئەم شتانە جێبەجێ بکە مزگەوت برایەتی دەستور ئەمجا دامەزراندنی دەوڵەت پێغەمبەری خوا یەکەم کار کە لە مەدینەدا کردی دەست دروستکردنی مزگەوتێک بوو بەڕێزان یەکەم ئیشێک دەستی پێکرد مزگەوت ئەزان مزگەوت یعنی چی یعنی هەر میلەتێک بینی خۆی خوای نەما چاوەڕێی سەربەخۆیی نەبێ ئەوەی سەربەخوا نەبێ بەخوا سەربەخۆ نابێ چونکە کە تۆ سەربەخوا بووی شەرم دەکەی وڵاتەکەت بفرۆشی کە تۆ سەربەخوا بووی ڕوو لە خوا بووی حرامزادەیە کە ئینسان ئەو خاکەی تیا لەدایک بۆ نیشتیمانی خۆیەتی خیانەتی لێ بکە بیداتە دەست دوژمن جاشایەتی بکە کلکایەتی ئەموو ئەو بکە ئەو موسڵمانی بە عیزەتە لەبەر خوا نیشتیمانەکەی نافرۆشێ وەیە مزگەوت دەڵێ بەینی خۆت و خوات پتەو بێ ئەمجا گەلت سەربەخۆ دەبێ ئەمجا پێغەمبەر کە مزگەوتی دروست کرد بەڕێزان یعنی خزمەتگوزاری پێشکەش بە میلەتکە مزگەوت لە سەدەمی پێغەمبەرا خەستەخانە بوو نەخۆشەکان لە مزگەوتە چونکە بینای تر نەبوو وەکو ئێستا جیا نەکرابەوە مزگەوت شوێنی عیبادەت بوو مزگەوت خەستەخانە بوو بریندارەکانی لێ تەداوی دەکرا لە مزگەوتی ماڵی خوادا دەرس دەخوێندرا مزگەوت زانکۆ بوو مزگەوت معهەد بوو مزگەوت ئامادەیی و قوتابخانەی سەرەتایی بوو لە ئەلفوباوە خەڵک لە مزگەوتا فێر دەبوو تا هەموو ئەو سەحابانە لە مەدرسەی ڕەسوڵ اللهدا لەوێ تەخەڕوجیان کرد
مزگەوت شوێنی هەژاران بوو، کاروباری کۆمەڵایەتی بوو، ئەو کەسانی کە ئەهلی سوفە بوون، بێماڵ بوون، بێحاڵ بوون، لە مزگەوتەکەی پێغەمبەرە دەحەوانەوە. یعنی هەر کەسێ بێوێ دەوڵەتی هەبێ و گەلەکەی خۆش بەخت بێ، ئەبێ خزمەتگوزاری پێشکەش بە گەلەکەی بکە، خەستەخانەی باشی هەبێ، هەژارانی بێ ئەنوانە بن، منداڵانی بێ سەرپەرش لەسەر جادە فڕێنە درێن، خەڵک بێموچە و بێمەعاش نەکرێ. ئەگەر دەوێت دەوڵەتت هەبێ دەبێ ئەمانە بکەی. ئەمجا برایەتی هەر میلەتێک لەناو خۆیدا ناکۆک بێ، هەر کەسە ڕووی لەلایەک بێ، لە یەک بخوێنێ، شەڕی ئیعلام بکە، بە یەکتر ناحەز بێ، حەز بکە وڵاتەکە وێران بێ بەس بۆی بەرامبەرەکەی وێران بێ، شارچێتی بکە، ئەم ڕقی لەو بێ، ئەو ڕقی لەو بێ، ئەو حەز بکە فڵان شار نەخۆش بێ، ئەو پۆزی بەسەرا لێدا، والله ئەوە قەت نابێ بە حکومەت، قەت نابێ بە دەوڵەت، قەت سەر بەخۆی ڕاناگەیەنێ. بۆیە پێغەمبەری خوا دوای مزگەوت برایەتی، خۆشەویستی ناو یەکتر هەمووی کردن بە برا. کابرا مەکەیی بوو لەگەڵ خەڵکی مەدینەدا، دوو کولتوری جیاواز، دوو بنەماڵەی جیاواز، دوو لەهجەی جیاواز، 400 کیلۆمەتر لە یەکتر دوور، هەمووی کردن بە برا. مەکە یەک و مەدینەیەکی تێکەڵاو کرد. ئێمە دووسێ شارین خەریکە بەیەکەوە ناحەوێنەوە بەداخەوە. ئەبێ لە دەرسی هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری برایەتی بین. ئەمجا دەستور ئەبێ وڵات دەستوری هەبێت، دەستورێک کە مافی هەموو هاوڵاتیان بپارێزێ، دەستورێک چەتری هەمووان بێ. پێغەمبەر قورئانیشی نەکرد بە دەستور، دەستوری مەدینەی بۆ دەوڵەتی مەدەنی نووسی، جوولەکە، مەسیحی، مشریک، هەمووی تێیدا حەوایەوە. پێغەمبەری خوا خۆی سەرپەرشتی دەکرد و هەموو هاوڵاتێک مافی زەمان بوو. ئێمە پێویستیمان بە دەستورێکە، ئەو دەستورە مافی هەمووانی تێدا جێگیر بێ و مافی کەسی تێدا پێشێل نەکرێ. بەڵێ ئەمجا دەوڵەتی بنیادنا، ئەو دەوڵەتەی بە ماوەی 10 ساڵ مەشرق و مەغریبی گرت، ئەو دەوڵەتەی کاتێک کە دوای 10 ساڵ بەبێ کوشتن و بڕین، بەبێ چەکش و تیرۆر و تۆقاندن، وای لە دڵی خەڵکی کرد بەدەستی خۆیان بتەکانی ناو کەعبەیان فڕێدا. بەڵێ ئیسلام پێش ئەوەی لەسەر عەرشی کورسی دانیشێ، لەسەر عەرشی دڵی خەڵک دانیشت. بە زەبر و هێز و زەنگ بەڕێزان خەڵک سەرکوت ناکرێ، حتا ئێوارە بتەوێت لە خەڵک بدەی بەرە ڕوت هەڵدەگەڕێتەوە. ئەبێ خۆشەویستی ناو دڵان بی. پێغەمبەری خوا ڕۆژێ نەچوو بتێک بشکێنێ، ڕۆژێ نەچوو کافرێک تیرۆرکا شەو سەحابەیەک بنێرێتە سەر ئەبوو جەهل و بۆم بکوژە، نە لێی گەڕێ. ئەو خەڵکە ئەبێ خۆی بەدەستی خۆی بتەکان فڕێدا. دوای 10 ساڵ بەدەستی خۆیان کەعبەیان لەبت پاکردەوە کە چوویتە ناو دڵەوە. دڵ هەموو کارێک بە ئینسان دەکا، بەڵام بە زەبر و زەنگ ناکرێ. محەممەد دوا پێغەمبەر بوو، وەک کەسی عەتر فرۆش بوو، بۆنی میسکی وەحی پێ بوو، بۆ ساغکردنەوەی پەرۆش بوو، بانجی بۆ مافی مرۆڤ بوو، بۆ ئازادی بیر و هۆش بوو. پێغەمبەری خوا عەتری پێ بوو، بە دووی ئازادیدا دەگەڕا، ئازادی کرانەوەی عەقڵی مرۆڤەکانی هێنایەکایەوە. کە دەوڵەتی مەدەنی دامەزران بەڕێزان، خەڵک بە سوڵ و سەدەقە نەدەژیا، بەڵکو هەموو خەڵکانی فێری کاسپی کرد. دەیفەرموو پەلاماری زەوی بدەن، یەکێک کشت و کاڵ بکە، یەکێک سنعات بکە، یەکێک بازرگانی بکە. سەحابە نەچوون لەوێ لەسەر خەڵک بژین، بەسەر فترە و زەکات بژین. هەموو سەحابە مجاهیدی فی سەبیل اللهش بوو، بەدەستی خۆشی دەژیا. هەموو زەویەکانی مەدینەی هێنا بەسەر خەڵکە تەوزیع کرا. هەر ماڵێک بەشی 2 ماڵ زەوی هەبوو، ماڵێکی خۆشەریشی لەگەڵدا دەنا کاکە بێنە خات پاچ خاکەناز بێنە زەوی ئاودا، وەرە بەدەستی خۆت بژی. بۆیە هیجرەت پێمان دەڵێ لە هەر سەردەم و هەر شوێنێ ئەم ئومەتە واز لە پەیمانەکەی بێنێ، چاوی خەو زۆری بۆ بێنێ، لە کاروانی میلەتانە جێبمێنێ، ئەسپی عەقڵی خۆی تاو نەدا و لە کاردا خۆی نەڕەنجێنێ، نەوتی خواکردی بفرۆشێ و کاڵای خەڵک بۆ خۆی بێنێ، دەرزیەک بەرهەم نەهێنێ. ئەو ئومەتە دەبێ کاری هەر کورد بێنێ، هەر بڵێ خۆزگەم بەدوێنێ. میلەتی تەنباڵ، میلەتی تەوەزەل، میلەتێک هەر چاوی دەم بکاتەوە بکرێتە دەمیەوە، بەخوا هەر دەبێ بڵێ خۆزگەم بەدوێنێ. بۆیە دەبێ هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری ئەوەی کردین ئینسانانێکی بە هەڵمەت بین، ڕوو لە خوا بین، گەشبین بین. ومێدەوارم بە ئیزنی خوای پەروەردگار ئەم ساڵی کۆچیمان دەبێتە ساڵی فەرەحی و خۆشی. هەمومان لە خوای پەروەردگار دەپاڕێنەوە، ئیلتیزامیش دەکەین بە یاسا تەندروستیەکانەوە. بەڕێزان دەستان خۆش بێ، زۆر باش هاتوونە ماڵی خوا و خوا ماڵەکانی هەمومان ئاوەدانکە. ئینشاء الله لە دەرەوەی مزگەوتی ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێکەن. ئەو دەمام کە من ئێستا 2 مەتر لە جەنابتان زیاتر دوورم، ئەینا کە لە مینبەر چوومە خوارەوە ئەبێ پێمەوە بێ قەیچێکە بەڕێزم وەڵڵا لە بازاڕە عەیبە نییە، وەڵڵا سەقافەتە ڕۆشنبیریە ئینسان دەمامکی پێوە بێ کە چۆ دەرەوەی ماڵ. ئەگەر 2-3 ئیشت نەبوو ئێستاش مەچۆ ناو بازار، کە تۆ نە دوکانداری نە پیشەکەل لە ناو بازارە، 2-3 ئیش 3-4 ئیش کۆبکەوە یەک جار چۆ ناو قەڕەباڵغیەوە.
بە ئیزنی خوا گەشتبینین ئەم بارودۆخە شتێ دەپەڕێ ئینشاءڵڵا وەزعەکانیش ئاسایی دەبنەوە خۆمان ناڕوخێنین عزەتی نفسی ئینسان کە ڕووخا ویژدانی ڕووخا دەرونی ڕووخا هەموو شتێ بەسەری ئازاڵ دەبێت ساڵی کۆچی پێمان دەڵێ گەشتبین بن بە ڕەحمەتی خوای پەروەردگار و داواکارم لە خوایە ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە بە گەشتبینیەوە هاتینە ناو ساڵی نوێی کۆچیەوە یا ڕەبی خوایە دڵمان خۆشکەی یا ڕەبی خوایە دڵمان خۆشکەی ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری چاوەڕێی شیفای تۆین یا ڕەب العالەمین هەر کەسێ ئەم نەخۆشی کۆڕۆنایەتی هەر کەسێ هەر نەخۆشیەکێتی یا ڕەبی خوایە شیفای بەخێر بۆ هەموو لایەک بنێری یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک بەم نەخۆشی کۆڕۆنایە مردووە بە هەر شتێکی تر مردووە یا ڕەبی خوای لە گوناهەکانی خۆشبی سەبوری دڵی کە سوکاری بدەیت دەرگای ڕەحمەت لە میلەتی کورد و کوردستانمان و هەموو جیهان بکەیتەوە ئەم نەخۆشی و ڤایرۆسی کۆڕۆنایەمان لە ناودا هەڵگری عاقبەتمان بەخێر بجێڕی لە ناو خۆماندا تەباو خۆشەویستمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون